خانیمە ئەو لۆ چاتی نێرە محەممەد چاوی لەوەیە ئەو پارچە زەویەی نزیکەی 18 ساڵە کڕیوێتی بیکاتە خان و بە هیوایەتی ئەوەی کە ئەو زەویم کڕی هیچ نەبی مەسەلەن مندارەکانم سوودی لێ ببینن. حاجی عەبدولخالق لەگەڵ منداڵەکانی لەسەر ئەو پارچە زەویە ڕاوەستاوە کە بەر لە 18 ساڵ کڕیوێتی ئەو بە ئومێدی ئەوە بوو هەرزوو دوای کڕینی لە ناوی نیشتە جێبێت بەڵام وە خۆی دەڵێت ئەو چاوەڕوانیە کۆتایی نەهات. زەویم لێرە کڕی بە هیوای ئەوەی بیکەین بە خان و کەچی ئێستا بەهاری نوێ و شادی و لەوانەیە 20 گەڕەک و ستی لەو هەولێرە دروستکرایە کە لە دوای هەشتی حەسارۆک ئەوانە هاتینە. نازانم ئەوە نازام هۆکاری چییە بەڕاستی ئەوە زولمەی گەورەی لەو خەڵکەی دەکەن ئەو خەڵکەی ئێرەش هەمووی ڕەش و ڕووتە کاکە. ئەو خێزانە نمونەی نزیکەی 70,000 خێزانن کە زەویان لە کەرتی هەشتی عەسارۆ کڕیوە. وەک حاجی عەبدولخالق دەڵێت منداڵێکی بچووکی خانەوادەکەیان تەمەنی 3 ساڵ بوو ئێستا ئەو تەمەنی بۆتە 21 ساڵ و داوای ژنمان لێ دەکات. ئێستا بووە بە 21 ساڵ ینی بەتەمای ئەوە ژنی لۆ بینین بەس لەبەر بێ جێ و ڕێگایی هیچ جێگایەکمان نییە ئەمە. بەڵام حەقیقەمەش بدە. ئەندامێکی لێژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت کێشەی زەویەکانی هەشتی حەسارۆک بە سیاسی کراوە ناکرێت تەنها لە شاری هەولێر هەزاران کرێنشین هەبێتن و زەویش دابەش نەکرێت ڕێگاش بە خاوەنی ئەو زەویانە نەدرێت لەسەر زەویەکانی خۆیان یەکەی نیشتە جێبوون دروست بکەن. روکار سیاسی هەندێک بەرپرسێت باڵا هەرێما کوردستانی جارێکا دی طموحاتێت ئەوە عەردەیدا بکەنە باڵخانە و بخۆ درز بکەن جارێکا دی لێوەر بگرنەوە معقول نییە پیاسا عەرد بدەنێ بە 18 ساڵە جارێکا دی تەلەفۆنێکی ڕێگیری لێ بێ دەکرم ڕاستی ئەمە کل ژنا شارەوانیا پەرلەمانی کوردستانی جدی دێل سەڕاستین و دێ پشتگیریاتەوە بوو داواکاریەت خەڵکی هەشتی شاری حەسارۆکەین. زەویەکانی هەشتی حەسارۆک لە هەولێر ژمارەیان نزیکەی 16,500 پارچە زەوی دەبێت بەشی زۆری خاوەنەکانیشیان هەژار و کەم دەرامەت و فەرمانبەرن وە خۆیان دەڵێن هۆکاری نەدانی مۆڵەتی دروستکردنی خان و لەسەر زەویەکانیان نازانن هەرچەندە بە یاسا و گەڕەکە دیاری کراوە و ڕێکخراوە. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.